بەڵە بەڕزان ئەم جارە لەگەڵ نووسەر عەلی کەریمیدا تاوتوێ دەکەین. کاک عەلی ئەم کاتت باش. ژیان و باش، ئێوارەتان باش، سڵاو بۆ خۆت و بۆ بینەرانی بەڕێزی ئاریان تیوی. زۆر سپاس کە توانیتان بەشداری بکەن لە بەرنامەکەماندا. کاک عەلی بەو پرسە دەست پێ بکەم، بۆچی لەم کاتەدا ڕژمی ئێران هێرش دەکاتە سەر هەولێر؟ ئەوەی کە ڕاستی بێت هەمومان دەزانین کە سیاسەتەکانی ئێران لە ماوەی ئەو 30 ساڵەی کە ئەو 45 ساڵێک کە هاتۆتە سەرکار وەکو هێزێکی ئیسلامی بۆ یەکەم جار لە ساڵی 79 هیچ قاعدە و قانونێکی تایبەتی نییە و دەوڵەتی ئەوانەی نییە. ئەوەی کە بەڕاستی پرسیارێکی یەکجار گرینگە، تۆ ئەگە دوژمنایەتی ئیسرائیلە دەکەی، ئەو موشەکە کە تا هەولێرێ دێ خۆ زۆر ڕاحەتیش تاکوونی ئیسرائیلە دەچێت، یا ئەو موشەکەی کە بە حیزبی دموکراتیدا دەدەی خۆ زۆر ڕاحەت بە ئەگە پێت وایە بنکەی ئیسرائیلیانە خۆ زۆر ڕاحەت دەتوانێت بگاتە شوێنی مەبەست. بۆ ئەوە ناکەی؟ بۆی ئەم پێم وابێ ئەوە حەقیقەتێک دەنێ ئەو مۆزوعەیدا هەیە کە زیاتر لە 40 ساڵە لە ناوچەکەمان ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێ. ئەویش ئەوەیە چەند لایەنێک پێکەوە سناریۆیەک دەجێڕن، ئەویش ئێرانە، عێراقە، تورکیا، میتی تورکیایە و ناتۆیە و ئەمریکاشە و ئیسرائیلیشە. یعنی ئەو سناریۆیانە ئاوا خۆڵ بە چاوداکردنی خەڵکوانە بەڕاستی جێگای لێکۆڵینەوەیە، جێگای ئەوەیە کە پیاو بە قوڵی بچێتە ناو فایل و مەلەفی زانیاریەکان کە ئەوانە مەبەستیان چییە. بەڕێی من ئەوان خەڵکیان مەشغوڵ کردووە و بەداخەوە لەو سناریۆی کە زلهێزەکان دەیکەن و زلهێزەکان خەریکن دەرخواردی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی دەدەن، بەداخەوە دەسەڵاتی کوردی تێیدا شەریکە. یعنی من نایشارمەوە، زۆر بە ڕاشکاوی دەڵێم ئەگە پلانی ئێران و میت و ناتۆ هەبێت و ئەو جێبەجێ لەسەر کوردستان جێبەجێکەری ئەو کارەی بنەماڵەیەکی دەسەڵاتی کوردین کە پێیان دەڵێن بارزانی. لەوەیدا شک و گومانێک نییە ئەگەر ئێمە لە ڕۆژی ئەوڵەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 91 دروست بوو، ئێمە دەسەڵاتێکی خەڵکی، دەسەڵاتێکی لایەنگری عەدالەت دوور لە گەندەڵیمان لە کوردستانەکەمان دامەزران باە و فکرەوەیدا بین دۆست و برادەر و هاوخەم و بۆ خۆمان دروستکەین، ئەو ئاوا بە ئاسانی نیان دەتوانی ئاوامان لێ بکەن. یعنی ئەو تەحەدایانەی کە ئەوانە دەیکەن ئەر ئاوا زۆر ئاسان زۆر لێدە بڕۆ پێیان دادا بەوی دیکە ینی ئەمە یەکجار عیبە بۆ ئێمە، عیبە بۆ دەسەڵاتی کوردی کە ئەم هەموو قبولکردنە بۆ مەسەرەن ئەو ڕۆکانە دوێنەکانە ئەو کارە ساتە قەوماوە لە ماڵی بازرگانێکی گەورەی کورد کە من بایەکشتی بڵم لە پەرانتێسێکدا ئەمن بلەو باوەڕدانین هیچ بازرگانێکی ئاوا مۆڵتی میلیۆنێری کە تەنیا وێلاکەی بۆ خۆی دوێنێ تەلەڤیزۆنەکانی خۆیان دەڵێ بای 50 میلیۆن دۆلاری بێت. من زۆر لە ئوروپاش کۆشک و قەسروشتیواماندی و خانووی گەورە، بەڵام 50 میلیۆن دۆلار بۆ خانووی بازرگانێکی کە تەمەنیشی یەکجار زۆر نییە. ئەم لەگەڵ ئەوەی هیچ ئەوەم نییە شێشەم نییە کە کابرا بۆ خۆی بە توولی ساڵیانی ساڵ بابی بۆ کوڕی کوڕ بۆ نەوەی دەوڵەمەندوانە، بەڵام ئاوا لە ناکاو دەوڵەمەندبی، ئاوا لە ناکاو مۆڵتی میلیۆنەربی، ئەوە شک و گومانی نەبێت کە هیچ دەوڵەمەندێک بەبێ ئەوەی کە کۆمەڵانێکی خەڵک کچە و سێنێتەوە ماڵی خەڵک بخوا ئاوا دەوڵەمەند نابێت. ئەو جارەکانە لە لایەکی دیکەوە بابێ نەمە سیرکەین لەو ماوەی 30 ساڵیدا چیها پێشمەرگەشەی بۆ چیها کارە ساتمان لێ قەوماوە، کارە ساتی سروشتی، کارە ساتی دەعم، کارە ساتی غاستەقینەوە، پێشمەرگە، داعش. باشە کاکە تۆ سەرۆکی حکوومەتێکی، تۆ سەرۆکی وڵاتێکی کاک مەسعود بارزانی، بۆ هیچیان نەگریاوی، بۆ هیچیانت ئازاد بۆ هیچ لایەکی دانەنا. ئەو هەموو پێشمەرگەیە نەتکو 3 ڕۆژ هەولێرتە تحتیل بێ یا کوردستان تحتیل بێ. ینی ئەم ماتەمگیری ئەو ڕۆدۆینی و پێرێ بۆ کابرایەکی بازرگان کە ئێمە هەمومان دەزانین هیچ بازرگانێک لە خۆرا دەوڵەمەند نابێ ئەگەر خەڵک نەسەوسێنێتەوە، ئەگەر فەقیر و هەژار نەسەوسێنێتەوە. ئەمانە بەڕاستی دەبێتە یەک پرسیار، ئایا لە وڵاتی ئێمە عەدالەت هەیە؟ کاتێک عەدالەت نەبێت کە بەبێ
بەبێ شک دەڵم لە وڵاتی ئێمە ئەوەی کە ئێمەی کشتووە، ئەوەی کە خەڵک دێتە سەرجادە، ئەوەی کە مامۆستا مەعاشی نادرێتێ، ئەوەی کە ئەمە بێعەدالەتیە. لە بێعەدالەتیدا تۆ مەسەڵەن ساڵانی زوو چاو لێ بکە لە ئەو دەم کە کەس نەیدەزانی چی هەیە و چێت چی نییە. لە ساڵی 92 92 کە مەعاش نەبوو، بەڵام مامۆستا هیچ دەنگی نەدەکرد. مامۆستا دەچوو دەرسی خۆی دەکوت، مامۆستا دەچوو وانەی خۆی دەکوتەوە. بۆ چونکە نۆعێک عەدالەت بەرقەرار بوو، فەقیر و دەوڵەمەند ئەوەندەی ئەوە نەبوو. کاک سامان ئەمڕۆکانە ئەمن کامیل بە تێڕادیوی پێت دەڵێن. ئەو توێژی مام ناوەند کە پێی دەڵێن مامۆستا، کە پێی دەڵێن کارمەند، کە پێی دەڵێن دوکتور، کە پێی دەڵێن مەهەندیس، یعنی ئەو توێژی مام ناوەندی کۆمەلگا ون بووە. یائی ئەو وەکوی ئەو خەڵکەیە کە دوێنێ وێلاکەیان ئاوا لێ کرد، یا خەڵکی فەقیر و هەژاری سەرجادەن کە پارەی کیلۆیە گۆشتیشان پێدێت. ئەمە نەعەدالەتی دروستی بەغێرز نەعەدالەتی نەبێ شتێکی دیکەنێ. بۆیە وەختێک نەعەدالەتی لە وڵاتێکدا هەبێ، دوژمن و داگیرکەرانی کوردستانیش چۆنیان پێخۆش بێ لێی دەخۆڕ. باشە کاگەلی ئێوە ئاماژتان بەوە کرد کە ئێران ئەگەر بیهەوێ دژایەتی موساد بکات یا دژایەتی ئیسرائیل بکات، موشەکانی دەتوانن هەر شارێک یا هەر نقطەیەک لە ئیسرائیلیش بپێکن، بەڵام سەرڕای ئەو موهڕەشانەی ڕژیمی ئێران لە ئیسرائیل دەکا لە چل ساڵی ڕابردوودا هیچ دشکردنەوەیەکی ڕاستەوخۆمان لە بەرامبەر ئیسرائیل نەبینیوە. یەک خاڵ سەرنجی منی ڕاکێشە، ئەویش کاردانەوەی جەماوەریانە بوو لە باشووری کوردستان کە دەتوانم بڵێم بەداخەوە سەری نەگرت لە بەرامبەر ئەم هێرشاندا. هۆکاری ئەوە بۆ چ دەگەڕێنەوە؟ بۆچی لە کوردستان ناڕەزایەتیەکی یەکدەنگ لە بەرامبەر ئەم هێرشانەی ئێران یان لە بەرامبەر هێرشە بەرداوامەکانی تورکیا لەسەر خاکی باشووری کوردستان نییە؟ هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ بڕوان پێ بکە ئەوەی دوێنێشێ بەسەر کورد بەسەر هەولێر هات کەم بەڕاستی لێرەوە داغدارم بۆ خەڵکی هەولێرێ، پێم خۆشنە خەڵکی هەولێرە ئاوایان لێ بقەومێت و بەڵام ئەوەی بە بەشێک لە گوناحی دەسەڵاتی کوردی دادنێم. تۆ مەسەلەن چاو لێ بکە، ئەگەر ئەوە یەک دانە هەر عەشیرەتێکیش هەر وڵاتۆچکەیەکیش باە، ئەو ڕۆکانە هیچ نەبایە هیچ نەبێ هەزاران کەسیان هان دەدا کە بچن کۆنسوڵخانەکەیان بەردەبارانکەن، بچن کۆنسوڵخانەکەیان بشکێنن. کاکە ئەمە پێت دەڵم ئەمە سناریۆیەکە لە بنەوە پێکەون، لە بنەوە دادنیشن، لە بنەوە خەڵک دەجێلێنن، لە بنەوە ئەوە دەکەندەنە. ئەو ڕۆکانە خەڵکی هەولێر نەدەبوو هیچ نەبێ مزاهرەیەک و خۆپێشاندانێکی 100,000 کەسی بەبەر دەمی قونسوڵخانەی هەولێرەدا بکە، ئێرانەدا بکە، بۆ نەکرا بۆ ئەوەی کە دەسەڵات بەدەستێتی کەی بجوڵێنێ کە نەی جوڵێنێت. ئەم پێم وابێت لەوەیدا باش دموچاوی خۆی ڕووی قێزەونی خۆی دەسەڵاتی هەولێر نیشاندا کە بڵێ ئێمە لانی کۆمەڵانی خەڵک نین، ئێمە لانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نین، ئێمە تاکوینە فڵان بازرگان و فڵان نازام دەوڵەمەند و ئەوە هەبێت یا دەو ئێران هەبێت، ئێران لە خۆمان عاجز ناکەین. ئێمە لەگەڵ ئەو خەتەین، دەبێت میلەت ئاگادار بێت، دەبێت میلەت تێبگا، میلەت ئەم دەسەڵاتی تۆ نییە، بەسە ئەم هەموو فشەکردن و ئەم هەموو مزایدەکردن و بە پێشمەرگە و بە ئاڵای کوردستان و ئەوڕۆ دەیان زار لەو دنیای سۆسیال میدیادا دەبینم ئاوا و دەبێت جوابدانەوە ئاوا، ینی ئەمە هیچ جوابدانەوەیەک. کاک سەرۆکی حکوومەت لە دافوس هاتۆ دەڵێ جوابێکی توندیان دەدەینەوە. یا ئەڵڵا دەکوا کام جواب کام لێتان قبول ناکەین، هەر ئەوەندە لێتان قبول ناکەین، دەیجا ئەوە لێشت قبول نەکرد چ دەکەیت؟ ئەتۆس بەیانی دووبانی وەفتێکت دەڕاتە بۆیە. ئەتۆ لە بیرتانە لە قاسم سولەیمانی کە ڕۆی بەو دەردەڕۆی لە کۆڵمان بۆوە ملی خۆی شکاند و کوشتیان، مەکتەبی سیاسی ئاوا بەڕیز دانیش بوو فاتحای دەخێن بەڕیز. تاکە ئێوە بەشێکن لە سناریۆی نابودکردن و لە ناوبردننی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. ئیسرائیل لەلایەک، میتی تورکیا لەلایەک، ئیتلاعاتی ئێران لەلایەک و پاراستنی بارزانیش لەلایەک. ئەوە حقیقەتێکە دەبێ بیڵێن. پاراستن دەو مۆزوعانەدا ئاگادارە، پێی دەڵێن ماڵی شێخبازێ، ماڵی نازانم دزەیە، هەرچێکی بێ، ئەوان بێ ئاگانین، ئەوان بێ ئاگانین و ئەوان شەریکن دەو مۆزوعەیدا.
وێ دەبێ کۆمەڵانی خەڵک ئەو ڕۆکانە بێنە سەر جادەی و چاو لە چراغ سەوزی لە گڵۆپی سەوزی بنەماڵەی بارزانی نەکا بۆەوەی کە دشکردەوەیە بکە ئەو ڕۆکانە ئەگەر یەک تۆز ئەولاتری کردایە بەدەیان کۆمەڵانی خەڵک لە ژن و منداڵ دەکوژان وە ئەمن داوا دەکەم لەوەی کە ئاوا خراپ لە مەوزوعەکە حاڵی نەبن کە داخوا ئێمە حەز دەکەین کە ئەوانە هەولێر نا هەولێر دەبێت بپارێزرێت هەولێر شارێکی خۆشەویستی کوردانە دەبێت بپارێزرێت بەڵام ئەوەی کە نایپارێزێت ئەوانە کە لە هەولێر دەخۆن ئەوەی کە لای پارێزێ ئەوەی کاوەدەکە ئەو کەسانن کە لە هەولێر دەژین لە هەولێر دەخۆن کاگەلی بۆی کە هەولێر بپارێزرێ بۆی کە دەستکەوتەکانی گەلی کورد لە باشووری کوردستان بپارێزرێ چه ئەرکێک دەکەوێتە سەر ئەم دەسەڵاتدارانە تۆ لایەنێکت باس کرد کە بێگومان ئەمە هەم گەلی کورد هەمیش لە چاپمەنیدا زۆر جار باسی دەکرێت و زۆر جار بخۆشیان بەبێ ئەوەی بیشارنەوە یادی قاسم سلێمانی دەکەنەوە مەراسمی تایبەتی بۆ دەبەستن دواتر لە سەردانەکانیان بۆ لای سەرانی ڕژمی ئێران خۆیان بە بەشێک لە شۆڕشی ئیسلامی دەزانن و ناشی شارنەوە کە پەیوەندێکی مێژووی لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە بەڵام نەتیجەکەشی ئەوەیە کە ئێمە دەیبینین بۆ ئەوەی کە سیاسەتێکی ڕاست لە بەرامبەر ڕژیمی ئێران بەڕێوە بچێت چه ئەرکێک دەکەوێتە سەرشانی دەسەڵاتداران بۆ نمونە ئاماژەت بەوە کرد کە تا ئێساش کۆنسوڵخانەی ڕژیمی ئێران لە هەولێر کراوەیە و لە کاتێکیشدا کە دەبینین کە پاکستان هەرچەندە پاکستان دەوڵەتێکە و بەڵام زۆر بە ڕاشکاوی زۆر بەڕوونی هەڵوەستی خۆی نیشاندا لێرەدا چ پێویستە بکرێت چاوەڕوانەکانی تۆ چین لە دەسەڵاتداران ئەوەی کە ئەمە چاوەڕانێکم لە دەسەڵاتی کوردی نییە بەڕاستی بە تایبەت ئەو دەسەڵاتی کە لە هەولێر دانیشتۆ ئەو ڕۆکانە چەمکی هەموو سەر داوەکانی کوردی بەدەستە هەر لە نەوێت هەر لە ئابووری هەر لە پارە هەموو شتێک بەدەست ئەوانە هەموو شتێک ئەم هیچ ئینتزارێکم لەوانە بەڵام پێیان دەڵم لێرەوە پێیان دەڵم کە ڕۆژێک دێکە کۆمەڵانی خەڵک دەگاتە ئێرەی ئەو ڕۆژە هیچ شتێک فریاتان ناکەوێت ئەو ڕۆژە قەزافیتان دیت ئەو ڕۆژە شای ئێرانتان دیت ساڵی هەفتاونەوە ئەو ڕۆژە سەدام حوسێنتان دیت لە کونە مشکدا چۆن هێنانە دەرێ ئێوە مادام عەدالەتتان نەپاراستۆ ئێوە مادام لە بەرەی خەڵک نین هیچ شک و گومانێکی نییە ئەوان لە بەرەی خەڵک نین دوێنێ نیشانیدا ئەو لە بەرەی مۆڵتی میلیۆنێرەکانە دەنا برای مەسعود بارزانی چۆن دەتوانێت ئاوا دموچاوی تێکناوە خەریکە فرمێسک بە چاویدا دێتە خوارە نەمدی فرمێسکەکە بەڵام خەریکە بێتە خوارێ ئەگەر ئەمە شەریکی بازرگانی تۆ نەبێت ئاوا بە پەلە دەچی و ئاوا خۆ خەمبار دەکەی ئەدی ئەو هەموو پێشمەرگەیە لە داعشی شەید بوو ئەو هەموو پێشمەرگەی ئەو هەموو خەڵکە بێماڵ بوو ئەتۆ لە کوێ بووی ئەتۆ لە کوێ بووی بۆ شتان دەکرد بە پێشمەرگە و ئاڵای کوردستان و ئەوەندە خۆش نابین و ئەو هەموو فشەیە کە ئێوە کردان لە ڕێفراندوم ئەو هەموو فشەیە ئێمەیتر عێراق تەلاق دەدەین ئێران بێ منەتین کاکە خەڵک تێدەگا ئەوەی کە جوابی پرسیارەکەی توێیە تەنیا یەکشت نابێت چاوەڕوانی دەسەڵات بین کۆمەڵانی خەڵک نابێت ئەوە خەڵک دیتی لەوەی شەفافتر نابێت لەوەی نمونەی بارزتر و زەقتر نابێت دەسەڵاتێک کە ئەوڕۆ لە کوردستان هەیە لانی خەڵک نێتەوە لانی خەڵک نێت لانی دەسەڵاتێکی زۆردارە لانی خەڵکانێکی دەوڵەمەندە کە فەقیر دەسەوسێننەوە ئەمن پێم وابێ هیچ شەفافیەتێک تا ئێستا لە ماوەی ئەو 33 ساڵەی داکە حکوومەتی کوردی دەسەڵاتی کوردی هەبووە نەتەنیا هیچ شەفافیەتێک نەبووە هیچ گونە عەدالەتێکیش نەبووە ئەگەر وڵاتێک ئەگەر کەسێک ئەگەر ئەو تەلەڤیزۆنەی تۆ کاکامیلجان ئەگەر عەدالەتێکی تێدا نەبێت لە بینی کارمەندەکاندا دەڕوخێ ئەوەی کە ڕایان دەگرێت عەدالەتە عەدالەت زۆر گرنگە عەدالەت بەوەی نییە کە زۆرمان هەبێ نا دەکرێت هیچمان نەبێ وەکو ساڵی 92 عەرزم کردی مامۆستا مەعاشی نەبوو بەڵام چونکە شتەکە هەمووی وەک بووین ئەو تا دەبینی مەکتەبیش کرا مەکتەبیش دەڕۆیشت و دەرس خوێندنیشە بوو بەڵام ئەو ڕۆکانە ئیتر دەبێ بزانن کە کۆمەڵانی خەڵک باشە بۆ ئەو برادرە کە دوینە و پێرێ خەڵک ناوەکەی بیستۆ ئەو بازرگانە دەوڵەمەندە
بۆ دەبێ وێلاکەی بای 5 میلیۆنی بێت ئەوسا ئەی بیژ ناکەن لەسەر تەلەڤیزۆن دوێنێش بۆ خۆم بەرنامە دەڵێ وێلاکەی سەر و 5 میلیۆن دۆلارە کاکە ئەمە خەڵک شێت دەکا ئەمە خەڵک دەبێ ڕاپڕێلەوەی کاکە بۆ لە چۆت بوو کاتێک مامۆستا کە هەموو شتێکی میلەتە نێتی بیخوا نێتی مەعاش وەربگرێ بۆ ئەوە هەیەی یعنی ئەمە پێم وابێکە ئەو ڕۆکانە ئیتر ڕۆژی ئەوەیەکە ڕۆشنبیر نوخبە بەڕاستی دەڵێم ئەوانن کە ئەو دەسەڵاتیان ڕاگرتووە ئەوانن کە پێوەی نووساون بۆ چونکە مستەفیدن بۆ باشە من ئەوەش بپرسم ئەم پەیوەندیانەی پارتی دموکرات لەگەڵ تورکیا و ڕاستەوخۆ هاوکاریکردنی تورکیا لە داگیرکردنی بەشێک لە خاکی باشووری کوردستان چەندە زەمینە خۆشکەر بۆ کە دەستی ئێران واڵە بکاتەوە لەسەر باشووری کوردستان 100 ئەمە هەر خۆم دادنێم تۆ دادنێم تۆ سوور بزانی ئەم بێم خاکەت داگیرکەم ئەمە سوور بێم بزانم کە ئەتۆ بێ بزانی کە ئەمن مەسەنە براکانم لە باکوور دەریان دەکەم براکانم لە باکوور ترۆر دەکەم لە وڵاتەکەی خۆم تۆش دوێ هەرچۆنی پێت خۆش بوو دەیکەی لەگەڵ من ئەتۆ هەرچۆنی پێت خۆش بوو دەیکەی حەقی خۆشتە یعنی ئەوەی کە دەسەڵاتی کوردی دەبوو لەگەڵ براکانی لەگەڵ خوشکەکانی لە بارچەکانی تری کوردستان لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە تۆزێک بۆنی دموکراسی و عەدالەت و ئازادیان لێدێ گرێی دابایە و لەگەڵ براکانی بە تایبەت لە باکوور ئەو نەتەنیا لەگەڵ براکانی لە باکوور نەچوو دەبەرەیەکەوە نەچوو لە گرتوویەکی نەتەوەیی بەڵکو لێیان دەدا بەڵکو سیاسەتی میتی تورکیای کە هیچ شک و گومان نییە دوژمنی قەستە سەری هەموو تاکێکی کووردە تەنانەت منداڵەکەشی هەرگوێ بگنە قسەکانی پارلەمانی تورکیا بزانە ئەو ئەندام پارلەمانانە ئەم دەسەڵاتە چەند دژە کوردن چەند دژی تاچی کوردن دژی وشەی کوردن باشە تۆ هاتووی لەگەڵ وان ئەجەندا یەکە ئەی باشە چۆن ئەتۆ ئینتزارت هەیە کە دوژمن وا کاتێک دەزانێت کە تۆ ئاوا خێڕی کاتێک دوژمن دەزانێت کە تۆ ئاوا بێمۆقفی ئەی ئەوش ئەینی شکاری خۆی دەکات نەوتت بە تاڵان دەبا گومرگت بە تاڵان دەبا هەرچی مەوادی پیس و مەوادی بۆ گەن و ئەکسپایرە دێنە دەرخوادی نەتەوەکەتی دەدا تۆ هیچ دەنجە ناکەی ئەوانە گەیشتۆتە ئەو حەدەیکە بەڕاستی خەڵک لە سەرجادە لەیان ڕاپەڕێ ئەمن گلەی لە چێ بکەم کاکامی گلەی لە ئێرانێ بکەم گلەی لە قاسم سلەیمانی بکەم گلەی لە چێ بکەم بەڵێ فعلەن ئەوان نائینسانن ئەوان دژە مرۆڤن ئەوان دێن منداڵ دەکوژن ئەوان دێ مافی نەتەوەکان نادەن ئەوە هیچ شک و گومانی تێدا نیە بەڵام ئەوەی کە ئەو ڕێگایان بۆ خۆش بۆ منم ئەو ڕێگایان بۆ خۆش دەکەم دەسەڵاتی کوردێکە ئەو ڕێگایان بۆ خۆش دەکا دەسەڵاتی کوردی دەڵە بابە ئێندەش جۆمە دەنێ وەرن سوتان پێ خۆشە بیکەن ئەمن پێم وابێ ئەو کارەساتەی دوێنێ شەوێ ڕوویدا بەبێ ئاگاداری دەسەڵاتی کوردی بە تایبەت بنەماڵی بارزانانی نەکراوە ئەوەکو ئەوەی پێشوشی و ئەوە چاک لێک حاڵین زۆر باش لێک حاڵین چاو لێکتر دادەگرن لە مەجلیسان لە کۆبوونەوەی دافوسی لە چۆ ئەوانە یەک ئاخڕن و دڵنیاشم کە لەوەش خراتر دەکەن ئەوە تا تۆ بزانە لەو ماوەی دە 12 ساڵی ڕابردوودا میتی تورکیا چی نەکردووە کاتێک میتی تورکیا چاک دەزانیم کەس نییە لەسەر دووگری لای گیان لەسەر دەستی مەتینا و خوا کوڕک وە جواب بێت تەسلیمیان نەکاتەوە ئەی کاکەویش دەدەیکات چۆن ئەویش دەدەیکاتی ئەوەیەکە ئەو ڕۆکانە ئەوان هاتن ئێران هاتن سپینە تورکیا دێ سپینە درۆنێکی دیکە دێ سپینە موشکێکی دیکە دێت بۆیە ئێمە خەڵکی کورد دەبێ بگەینە ئەو ئاستەی کە ئیتر چیتر باسی بێگانە ناکەم باسی بێگانە مەکە بێگانە چییە بێگانە تۆ دەتوانی ئەو ڕۆکانە بایکۆتی بکەیت دەتوانێ و ڕۆکانە کاکە هیچ نەبێ من ئینتزارم هەبوو ئەو ڕۆبەیانی هیچ نەبێ سنوورەکەیان داخسپە هیچ نەبێ گومرجی برایم خەلیل و گومرجی باشماغ و پەرێزخانیان داخسپە هیچ نەبێ هیچ بابە من نامرین لە برستان نامرین کاکە ئەنگۆ دەمرن لە برستان ئێمە خەڵکی هەژار و فەقیری لادەکان بە کنگر و باجێلاخە و بە هەموو شتێک خۆمان بەڕێوە دەبین کە نیشانمان داوە ئیمتحانمان داوە لە ڕابردوو ئێوەن دەمرن ئێوە نەگە جکوزیەکەتان کارێ نەکا ئێوەن کە مەسبەحەکەتان کارێ نەکا ئێوەن کە کامێراکانتان کارێ نەکات دەمرن ئەو جارەکانە بەڕاستی
ئەمە زۆر جاروبیت شتێکی دەکەمەوەکە ئەم هەموو نوخبە و ڕۆشنبیرەکە مستەفیدن بۆ وا بێدەسەڵات و بێدەنگن دەڵێ خۆیان پیس کردووە منداڵ لە خۆی پیس دەکە ئاوە سەری خۆی بان دەکاتەوە دەمێ و دەچێتە ناو ئەوەیەوە هیچ دەنجێ ناکە و قسان ناکانە کاکە تۆ ڕوو دەبێ قسە بکەیت ئەتۆڕەکانە ئاخر زوڵمت لێکراوە نیهایەتی زوڵمت لێکراوە بۆ دەڵێ خۆت پیس کردووە بەبێش ئەولا دەڵم زۆربەی نوخبە و ڕۆشنبیری کورد لەبەرەوەی کە مستەفیدە خۆی پیس کردووە خۆی پیس کردو بۆیە قسان ناکە سپاس دەکەم کاک عەلی کەریمی نووسەر بۆ بەشداربوونت لەم بەرنامەیەدا و بەتایبەت باسکردن لەم مژارە کە هەم حەساسە و هەمیش زۆر گرینگە بۆ تەواوی کوردستان من دەڵم شەوت باش. باش.